بنێرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵایەمەتان لەبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئومێد دەکەم گشتلایەکتان لە ساق من تەندروستیەکی باشتان هەبێت دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشتلایەکتان بە یارمەتی هاوکارانم ئەم بەرنامەیەشتان پێشکەش دەکەین. لە بەرنامەی ئەمڕۆماندا باس لە سیستەمی بانکی و بەکارهێنانی کارتی بانکی دەکەین لە هەرێمی کوردستاندا. ئەگەر سەرنج بین لە زۆربەی وڵاتان بە تایبەت وڵاتە پێشکەوتوەکان زیاتر سیستەمێکی بانکی باشیان هەیە و کارتی بانکی بەکاردەهێنن لە مامەڵەکردنەکانیان لە ڕۆژانەدا. هەر لە مامەڵەیەکی ئاسایی لە مارکێت و بازاڕەکاندا هەتا گەورەترین مامەڵەکانیان. بەڵام ئایا لە هەرێمی کوردستاندا هەتا ئێستا بۆچی ئێمە سیستەمێکی بانکی باش و پێشکەوتومان نییە؟ ئەوەی کە تێڕوانینی هاوڵاتیان یا تێگەشتنی هاوڵاتیان بۆ بانکەکان لەگەڵ ئەوەی کە ئێمە بانکی حکومیمان هەیە، بانکی ئەهلیمان هەیە و بانکی نێودەوڵەتیشمان هەیە، بەڵام تێڕوانینەکان بۆ بانکەکان وەکو سندوقێک سیر دەکرێت کە پارەی تێدەکرێت و پارەی لێ دەردەهێنێت، یاخود بۆ دابەشکردنی موچە یان ئەوە تا بانکەکان بە شوێنێک تێگەیشتون بۆ ئاڵوگۆڕکردنی دراو. ئایا ئێمە بۆچی ئەم سیستەمە بانکیە پێشکەوتووەمان نییە و لەگەڵ ئەوەشدا باز لە سوود و گرنگیەکانی سیستەمی بانکی دەکەین لە هەر شوێنێکدا کە هەبێ و جۆرەکانی کارتی بانکی لەسەر ئاستی جیهانی چەند جۆر کارتی بانکی هەیە و لە هەرێمی کوردستان و لە عێراقدا کام جۆرانە بەکاردەهێنن. گفتوگوی ئەم بابەتە دەکەین لەگەڵ دکتۆر ئارام قادر کۆکۆیی کە بەڕێز یامسپۆڕی ئابووری مامۆستای زانکۆن لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادەیە. دکتۆر ئارام بانیت باش و بەخێراتی. باشتر، زۆر سپاس بۆ میوان. زۆر سپاس. میوانێکی تریشمان هەیە هەر لە سلێمانی و لەگەڵ ئێمە ئامادەیە خاتوو ئەمیرە جەلال کە بەڕێزیان شارەزای بانکین. خاتوو ئەمیرە سڵاوتان لێبێت و بانیت باش. سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەدا. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە پێتان داوین. زۆر سپاس. دکتۆر ئارام سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم لەبەرەوەی کە ئێمە لە پێشێکی کەش ئاماژەم پێدا کە سیستەمێکی بانکی باش و پێشکەوتومان نییە، ڕەنگە هاوڵاتیان ئاشنایەکی ئەوتۆیان نەبێت لەگەڵ سیستەمی بانکیە. جا بەڕێز پێم خۆشە وەکو سەرەتایەک وەکو بەرچاوڕوونیەک بۆ ئێمەش و بۆ هاوڵاتیانیش پێمان بڵێ کە سیستەمی بانکی چییە، چی دەگرێتەوە؟ هەروەکو بەڕێز داماژت پێدا هاوڵاتیانی هەرێم و عێراق تا ئێستا وشارێکی ئەوتۆیان نییە سەبارەت بە سیستەمی بانکی. خۆی بە شێوەیەکی سادە سیستەمی بانقی وەکو نێوەندێکە لە بینی کریار و فرۆشیارە یاخود لە بینی کریار و یەکە بازرگانیەکاندا و هەروە جگە لەوەیش ڕێخەری سیستەمی دراوی وڵاتە، یانە ڕێخەری ئەو سێرکولیشنە ئەو بازنەیە کە پارە پێدا تێپەڕ بدەبێت چ لە کڕیارەوە دەکات بە فرۆشیار پاشان دەگەڕێتەوە بۆ بانک و بانک دووبارە بۆ بەرهێنانی تیاکاتەوە لەو سەرمایە کە بە شێوەی پارەیە و دەیخاتەوە بازار بۆ ئەوەی بەردەوام ئەم محرکە ئەم مەکینەی کە مەکینەی ئابووری وڵاتە لە ڕێگەی بانکەوە ڕێداخرێت. لە جیهاندا ئێستا سیستەمی بانقی گەیشتۆتە ئاستی دیجیتەلایزیشنی ئەو سیستەمەواتە سیستەمەکە بە دیجیتەلایز کراوە. لەلای ئێمە تەنانەت نەگەیشتۆتە ئاستی تەقلیدیەکەی کە ئاویش خزمەت گوزارێ سەرەتایەکانی بانک بۆ خەڵکەکان. مەبەستم لەوەی هەمووی بە ئەلکترۆنی کراوە و تەنانەت ئێستا گەیشتۆتە ئاستێک کە زۆربەی مامەڵە بازرگانەکان تەنانەت لە ڕێگەی ئەپلیکیشنێکی مۆبایلەوە جێبەجێکرێ یاخود لە ڕێگەی مەسیجینی مۆبایلەوە جێبەجێکرێ. ئەنی شتەکان هەمووی لە نێوان بەکارهێنەری سیستەمی بانقی کە هاوڵاتیانە و لەگەڵ بانکەکەوە لەگەڵ یەکە بازرگانەکان ئەمە هەمووی بەر شێوەی دیجیتال کراوە و بە شێوەی هەروەها بەکارهێنانی کاردوەکو ئاماژەت پێدا. ئێستا زۆربەی دانیشتوانی جیهان تەنها وڵاتان نەبێت کە بە وڵاتی تازەکەش کردووی دادرنێنەوە کۆرێمی کوردستان و عێراق زۆربەی هاوڵاتیانی جیهان ئەم سیستەمە دیجیتاڵێ بەکارهێنن و خزمەت گوزارەکانی بانک دەڕێگەی بە دیجیتال کراوە و خەڵک سوود لەم شێوازە نوێ وەرەدەگرن. زۆر باشە دکتۆر، دواتر ئاماژە بەوە دەدەین کە چۆن ئەم تێگەیشتنی هاوڵاتیان کە لە سەرەتا ئاماژەم پێکە چۆن ئەم تێگەیشتنە بگۆڕین و متمانیان بە بانکەکان هەبێ بە شێوەیەکی گشتی. بابچمە لای خاتووە میرە بەڕێستان وەکو شارەزایەکی بانکی ئەگەر پێمان بڵێن بۆمان ڕوونکەنەوە کە سوود و گرنگیەکانی سیستەمی بانکی و بەکارهێنانی کارتی بانکی چییە؟ بەڵێ پێشەکی بە خێراتنتانەکەم
زۆر سپاسانەکەم بۆ ئەو دەرفەتە بە دڵنیاییەوانێ بە سیستمکردنی بانکەکان گرنگی زۆرە لە چەند ناحەیەکەوە یعنی لە یەک لاوە نییە لە چەند لایەکەوە هەم لە لایەنێ ئەوەی کە ڕۆتین نامێنێ هەم لەلایەن ئەوەی کەەوە پاری کاش ئەگەڕێتەوە بۆ ناو بانکەکان قەیرانی سیولە نامێنێ لەلایەنی تەندروستیەوە کە ئەو پارێ بە دەست خەڵقەوەیە ئاڵۆگۆڕی پێکرێ لەم دەست بۆ ئەو دەست لەلایەنی مەسەلەن ئەمنیەوە کە ئەم لە کاتی گواستنەوەی ئەم پارانە لە بانکەوە کە ئەڕاتە دەرەوەی بانک ئیتر ئایا بۆ فەرمانگەکان بەیان بۆ کاری شخصی خەڵق خۆی بێ یعنی لە زۆر ناحێ و سوودی زۆرە ئەنجام بەنسبەت موچە خۆرانەوە کە بە ئاسانی موچەکانیان وەرەگرن هاوڵاتیان اینجا متمانە ئەگەڕێتەوە بۆ بانکەکان لەلایەن هاوڵاتیانەوە یعنی گرنگێکی یەجگار زۆری هەیە ئەگەر ئەوە بکرێت یعنی کارێکی زۆر باشە کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی گەندەڵی خاتەوە میرە بەڵێ کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی گەندەڵی بە دڵنیاییەوە ئەی چۆن بە دڵنیاییەوە لە هەموو فەکتەرەکانەوە یعنی لە هەموو ناحەیەکەوانێ گرنگی زۆرە هەموو شتێک ئەگۆڕێت باش خاتۆ میری کە ئەوەندە گرنگی زۆرە بە چەند خاڵێک ئاماژەت بە گرنگیەکانیدا بەڵام کەوایە بۆچی تا ئێستا لە هەرێمی کوردستاندا ئێمە نەمانتوانێت سیستەمێکی بانکی باشمان هەبێن ئایا هێندە قورسە کارپێکردن لەسەری و ئەنجامدانی سیستەمی بانکی لە هەرێمی کوردستانە یاخود ئەوە تا بە مەبەست نانەوێ بکرێت ناکرێت والله ئەویان ئەگەڕێتەوە سەر حکومەت خۆی یعنی هەنگاوی لەوانەیە بۆ نەنابێت تا ئێستا کە ئەوە بکات کە لە قازانجی خۆشیێتی ئیتر سەبەبەکە ئەگەڕێتەوە بۆچی ئەو کەمتەر خەمیە نازانم من ئەویان ئەو پرسیارە ئەگەڕێتەوە بۆ حکومەت خۆی ینی هەنگاوی بۆ نەناوە ئەگینا شتێکی ئەوە نەقورز نییە ئێمە تا وڵاتانی دراوسێمان هەموو ئەیبینین و ئەزانین و خەڵق سەفەرەکە ئەیبینێ مەسەرەن ئەو تا لە ئێران لە بچووکترین شوێن کە مەریوانە بە سیستم کراوە ینی تر بۆ لە کوردستانێک هەرێمێکی کوردستان بەم گەورەیە نەتواندرێ بکرێت ئەنی ئەو شتێکی قورس نییە گەر بیانەوە بیکەن بەس خۆشبەختانە ئێستا ئەلحەمدولیلا هەنگاویان بۆ ناوە خەریکن بەرەو پێشەوەی بەرن و بیری لێکراوەتەوانێ و لە بواری جێبەجێکردنە ئینشاءالله بەم زوانە باش خاتو ئەمیرە لە کۆتایی ساڵی 2016 دا وەزارەتی دارایی و ئابووری هەرێم بڕیاری ئەوەی دا کە سیستەمی بایۆمەتری بۆ موچەخۆران و بۆ مامۆستایان بە شێوەیەکی گشتی ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە کار ئاسانی بکرێت تا سیستەمی بانکی لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت ئەو کارکردن لەسەر سیستەمی بایۆمەتری ئێستا گەیشتۆ بە چ قۆناغێک لە چ قۆناغێک داین تەواو بووە یاخود ماوێتی واللهی بەنسبەت بایۆمەتریەوە یعنی و هەنگاوێکی زۆر گرنگ بوو ئەوەش هەر ینی کارێکی زۆر باش بوو ئەوەش وا ئەکات کە بتوانن ئەو سیستمی بانقیە ینی ئیسفادەی لێ بکەن بۆ سیستمی بانکەکە لەبەر ئەوەی هەموو خەڵق ناو داغەڵەکە ئێستا بەس لە قۆناغی داغڵکردنین ئەوەی کە لە دەرەوەی وڵاتیەتەوە ئەوانەی ناوەوە بەنسبەت تەکسیەکانەوە بەنسبەت هاوڵا فەرمانبەرانەوە هەنگاویژنراوە کە هەموو هاوڵاتیانی تر وردە قۆناغ بە قۆناغ بچینە پێشەوە هەمووی داغڵی سیستمەکە بکرێن داغڵی سیستمەکەشکاتەمان بۆ سیستمی ئەلکترۆنیەکەش ئیستیفادەیە هەنگاوەکان لە چه قۆناغێکدا زۆری ماوە بگاتە کۆتایی تەواوی موچەخۆران بایۆمەتریان بۆ دەربهێنرێت و ئەنجام بدرێت یاخود ماوێتی وڵا هەر بەردەوامین هەر بەردەوامین باشە دکتۆرە هەر بەردەوامین ئەڕۆڵڵ باشە خاتۆمیرا گەڕێمەوە لای بەڕێزت دکتۆرارە خاتۆمیرە ئاماژەی بە هەندێک لە سود و گرنگیەکانی سیستەمی بانکیدا بە شێوەیەکی گشتی و بە تایبەت بۆ هەرێمی کوردستان جا پێم خۆشە بەڕێزیشتان لە ڕۆ ئابوووریەکەیەوە ئاماژەی پێبن کە چی سود و گرنگیەکی تری هەیە ئیزافەتەن بۆ قسەکانی خاتۆمیرە هەروەکو خاتۆمیرە ئاماژەی پێدا گرنگی زۆری هەیە یەکێ لەو گرنگیانەیە کە کەمکردنەوەی گەندەڵیە کەمکردنەوەی قەرەباڵخیە لەسەر بانقەکان چونکە ئێستا لە کاتی موچەدانا زۆربەی موچەخۆران ڕۆکەنە بانقەکان قەرەباڵخێکی زۆر دروستە بێت سێهەم سیولە یعنی کێشەی سیولە کەمەکاتەوە چونکە هەندێک جار بۆ نمونە هاتۆتە ڕێ کە خەڵکیە ڕات بۆ بانقەکان دەڵێن پارەکە بانق پارێتیانە ئەم کێشەیە کەمترە بێتەوە ئاسانکاری بۆ هاوڵاتیان و موچەخۆرانەکات کە بە
ئاسانی دەستیان بە کاش بگات لە کاتێکە ئەگەر بکرێت بە ئەلکترۆنی و ژێرخانێکی گەورەی سیستەمی بانقی لە هەرێمی کوردستانەدا بمەزرێ بەوەی کە ATM واتە ئامێری پارەدان ئەوەی کە لە ڕاکێشانی پارە لە هەموو گۆشە و کەنارێکی هەرێمدا و شارەکانی هەرێمدا دابرێ ئەو کاتە موچەخۆران ناچار نابن کە ڕوونکەنە بانق بۆ دەرێنانی پارەکەیان لە وەختێکی محەدەدا بۆ پارە ڕاکێشان لە وەختێکی محەدەدا دەتوانن هەموو کاتێک بە ئاسانی چ شەو بێت چ ڕۆژ بێت دەستیان پێ بگات ئەمە ئاسانکاریەکە بێ بۆ فەرمانبەران و موچەخۆران و جگەلەوە ڕۆتینات کەم دەکاتەوە ڕۆتینات لەوەی کە چۆن دەستیان یاخود شێوازی دابشکردنی ئەم موچە و موچەی فەرمانبەرانە و خاننشینانە و لە ڕووی کەیشەوە بۆ هاوڵاتیان شێوازێکی سەلامەتە بۆ هەڵگرتنی پارە ئەمەیە کە تۆکە چی موچە وەرەگری بە شەداد وەرەگری ئەو کاتە بڕێکی زۆر پێبێ یانەوەی بە یەک جاربوونیەکەی یاخود لێتە دەزرێ یاخود هەر شتێک بێ ئەو کاتە تۆ ناتوانانی بەدات بڕۆی بە دوای بگەڕێت و بیدۆزیتەوە بەڵام ئەگەر کارتێکی ئەلکترۆنی بێ و بەدەستەوە بێ تۆ بە ئاسانی لە وەختی ونبوونی کارتەکە شاتوانی بگەڕێتەوە بۆ ژمارە بانقەکەت و پارەکەت دووبارە وەرگریتەوە یعنی کۆمەڵێ مۆمەیزاتیە کە هەم بۆ هاوڵاتی و هەم بۆ حکومەتیش لەلایەکەوە کار ئاسانیە بۆ هاوڵاتی و بۆ حکومەتیشەوەیە ڕۆتینات کەم دەکاتەوە و کارایی زیاد دەکات لە سیستەمەکەیە. باسی ونبوونی کارتەکەت کرد دکتۆر پێم خۆشەوە بپرسم بۆی کە بە سەرماتیانە پەڕێ لە کاتێکا کە هاوڵاتیەک کارتێکی بانقی لێونە بێت کەسێکی تر بۆ نمونەی دۆزێتەوە یان کەسی دۆمەی دۆزێتەوە کەسی دۆم ئەتوانێت بەو کارتە بانقیە هیچ مامەڵێکی پێ بکات یان پارە ڕابکێشێت لەو کاتە پێویستە چی بکاتەوە کەس خۆی کۆمەڵە ڕێکار هەیە بۆ ڕێگرتن لەوەی کە ئەو کەسێکی دۆزێتەوە بەکارینێنێ یەکەم ڕاستەوخۆ کە خاوەن کارتەکە دەتوانێت پەیوەندی بە بانقەوە بکات بۆی هەموو مامەڵەیەکی ئەو کارتە ڕاوەسێنن دووەم سیستەم لە بەکارهێنانی کارتا سیستەم هەیە واتە پێنکۆدێکەیە ژمارەیەکی سڕی هەیە دەبێت داغڵی کەی بۆ ئەوی مامەڵە بازرگانەکە ینی بسەلمێنرێ ئەو ژمارەیە تایبەتە بەو کەسێک کە هەڵگری کارتەکەیەوە خاوەنی کارتەکەیە ئەوە دەتوە تا ئەو ژمارەیە داخڵی جیهازەکان نەکرێ نەیەتوانێت پارە سەحب کرێ نەیەتوانێت مامەڵە بازرگانەکەت ینی بسەلمێنرێ لەبەرەوە سەلامەترین ڕێگەیە و کەسی دووەم زۆر بە زەحمەت دەتوانێت ئەو زانیارانی کە لەسەر کارتەکەیە بەکاری بێنێ بۆ ڕاکێشان و سەحبکردنی پارە وارووا بۆ کڕینی شتومەک. بەڵێ باشە خات و ئەمیرە دکتۆر ئارام ئاماژەی بە جیهازی ATM کرد کە پێویستە لەسەر جەمۆڵەکان یان شوێنە گشتیەکانە یان لە بانقەکانە هەبێت بۆی کە هاوڵاتی ئەوەی کە کارتی بانقی هەیە بتوانێت لە ڕێگەی ئەو جیهازەوە پارەی خۆی ڕابکێشێ لە هەرێمی کوردستانە ئێمە ئەو جیهازی ATMمان زۆرە یاخود جارێکەمە لە بانقە حکومیەکانە هەر نیمانە وەکو بانقە حکومیەکان نیمانە بەزتر بەعزێ لە بانقە ئەهلیەکان تەسەورەکەم هەیەە ئەوان ئیسفادیان لێ کردووە مەجموعەیەک کەس هاوڵاتی کە خۆیان پیان خۆش بووە لەو سیستەمە ئیش بکەن و بەکاری بێنن بەس ینی کەمە زۆر کەمە کەواتە پێویستە زیاد کرێ. بەڵێ باشە خاتوە میرە سیستەمی بانکی هەرێمی کوردستان لەم قۆناغی ئێستادا بەستراوەتەوە بەیەکەوە بەستراوەتەوە بە عێراق و بڵێ لەسەر ئاستی نێودەوڵەتیش یاخودەوە تا هەر تەنها لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لە پارێزگای بۆ پارێزگایەکی تریش نەبەستراوەتەوە. وەڵا بەداخەوە لەو بەداخەوە زۆریش بەداخەوانە ینی هەر ئێستا وای لاتۆی نەک بڵێم بۆ فیدراالیان مەچەند بڵێم بۆ وڵاتانی دەرەوە هەر لە ناو خودی هەرێمی کوردستان خۆشیایانی دەم شار بۆ ئەو شار زۆر کزە زۆر کەمە کەواتە هاوڵاتیەک ئەگەر لە خەڵکی سلێمانی بێ یان بە پێچوانەوە خەڵکی هەولێر بێ لە پارێزگایەکی تر ناتوانێت مامەڵی پێوە بکات دەبێت تەنها لە پارێزگاکەی خۆی دابێت وەکو ئێستا ئەم کاتە باس بکەین بە دەقیقی ئێستا هەر لە ناو هەچ کەزەوە بڵین لە محافەزەی خۆی باشە دکتۆر ئارامانی بۆ سلێمانی خۆی هەولێر بۆ هەولێر دوهۆک بۆ دوهۆک
خۆی ئەمە کێشەیەکی سەرەکی بە سیستەمی بانقیە لە هەرێمی کوردستان و عێراق. لە عێراق تا ڕادەیەک چارەسەر کراوە بەمەین کە مقاسە هەیە لە بینی بانقەکانە تۆ توانی چەکی بانقێک لە بانقەکە ساقیتەوە سیستەمی بە دیجیتالکردن ئەم کێشەیە نەیاڵێت. تەنانەت لە نێوم باقێکی دەرەوەی هەرێمی کوردستان لە بانقێکی نێودەوڵەتی و بانقێکی ناو هەرێمی کوردستان ئەگەر ئەم سیستەمە ڕێکخراام کێشانە نامێنێ. ئەوەی لە هەرێم هەیە وەکو وتم بانقەکان بەداخەوە تا ئێستا دەوری خۆیان دەور و ڕۆڵی خۆیان ناگەڕن وەکو بانقێک تەنها وەکو یەکەم جیازێکی موچەدان دووەم شوێنی ئاڵوگۆڕکردنی دراوە یعنی وەکو سەرڕافی دەورە بێنن و پێویستە یەکەم جارم کێشەیە چارەسەر بکرێ هەم لە ناو هەرێم هەم لەگەڵ عێراقا وەکو خاتوو ئەمیرە بە ئاماژەی پێدا تەنانەت لە نێوان شارەکانی هەرێمە ئەم نیزامە نییە یعنی تۆ ئەگەر چەکێکی باقی باخانە پێبێ لەوانەیە لە هەولێر ئەو چەکەت بۆ ساغ نەکەنەوە ناچاری تۆ پارەیە لە گواستنەوەی پارە لە محافظەیە بۆ محافظەی کە تۆ بێ و کە پارەیە بە کاشی لەگەڵ خۆت بەری گامە ڕێگەیەکی سەلامەت نییە بۆ هاوڵاتی بەڵام ئەگەر چەکێک بێت تۆ بە ئاسانی چەکێک لەم بانقەیەک ئەبڕیت ئەچی بۆ بانقێکی دوهۆک ئەچی بۆ بانقێکی هەولێر ئەچی لە بانقێکی بەغداد بەم ئەتوانی پارەکە ڕاکێشیتەوە ئەمە ڕێگەیەکی سەلامەترە ڕێگەیەکی سەلامەترە نەبەستنەوەی ئەم بانقانە بەیەکەوە لە هەرێمی کوردستان و لە بە عێراقەوە ئەمە یەکێکە لە کێشە سەرەکیەکانی سیستەمی بانقی لە هەرێمی کوردستان و عێراقا هۆکارەکەشی تەنها بۆ دوو شتە گەڕێتەوە یەکەم سیستەمی بانقی ئەهلی و ئەو سیستەمە بانقی کە ئێستا هەیە تا ڕادەیەک تازەیە لە عێراق و هەرێمی کوردستانە لە دوای ساڵینەوە دوو یەکەوە یاسایەکی بانقی دانراوە بۆ ڕێخستنی کاری بانقە ئەهلیەکان لە عێراقا ئەمە یەک دووەمیشان خەڵکی هۆشیاریکی ئەو توی نییە سەبارەت بە سیستەمی بانقی ئەم نەبوونی هۆشیاریش پەیوەندی بەوە هەیە متمانەیان بە سیستەمی بانقی لە هەرێمی کوردستان و عێراقانیە کە متمانەیان نەبوو ئارەزووی ئەویان نییە بزانن هینەکان بڵێم سێرڤیسەکانی یاخود خزمەت گوزارەکانی سیستەمی بانقی چییە و چ جۆرە ئاسانکاریێکیان بۆەکە ئەمەش دەکەوێت سەر حکومەت و بانقەکان کە بتوانن وا لە خەڵکی بکەن لە ئەرکی حکومەت و بانقەکان ئەرکی حکومەت و بانقەکانە یەکەم ئەرکی حکومەتە کە بتوانێت متمانەیەک بۆ بانقەکان دروستکە بەوەی کە هاوڵاتی خزمەت گوزاریەکی یەکسانی دەستکەوێت لەلایەن بانقەکانەوە چ بانقی هەلی بێت چ بانقی حکومی بێ ئەوکوتم لەبەر چی هاوڵاتیان متمانیان نییە لەبەرەوەی کە چەکی بانقێک لە بانقی کە ناخوا و هاوڵاتی ناتوانێت متمانە بە بانقێ بکات کە بتوانێت دواتر ئەو پارەی کە لی داناوە دوبارە لێ ڕاپکێشێتەوە چونکە بانقەکانی ئەمە کێشی سیولیان هەیە ئەگەر حکومەت نەتوانێت ئەو میکانیزمە ڕێخا هاوڵاتیش هیچ ئینسێنتیڤێکی هیچ هینێکی نابێت هیچ حەزێکی نابێت بۆ ئەوەی هەژمارێکی بانقی هەبێت باشە دکتۆر کاڵی چەکی بانقی لە بانقێکی تر ناخۆیان بڵێ سیستەمە بانکەکان بەیەکەوە نەبەسراونەتەوە لەسەر ئاستی پارێزگاکان تا ئێستا لەم قۆناغی ئێستەیە کەواتە ئەمە چ کاریگەریەکە بێت لەسەر کەرتی گەشتیاری هەمیشە ئەو قسەیە کراوە کە دەڵێن سیستەمی بانکی بە شادەماری کەرتی گەشتیاری پێشخستنی کەرتی گەشتیاری دانراوە کاتێک گەشتیار منێکی گەشتیار دەچمە پارێزگای بۆ نمونە چمە هەولێر بەڵام سیستەمی بانقیەکەیان کارتی بانقیەکەم لە سلێمانی کراوە ئەو کاتە کە سیستەمی بانقیەکان بەیەکەوە نەبەسراتەوە من گرفت بۆ گەشتیار دروست ناکات تاوان گرفت بۆ گەشتیار دروستەکات نەکار بۆ گەشتیار بۆ هاوڵاتی یاساییش دروستیەکە تۆ گەشتیارێکی بیانی یاسایەکە ڕابێت لەگەڵ وەسعەکە بەڵام گەشتیارێکی بیانی لەبەرەوەی کە لە وڵاتەکەی خۆیان یاخود لە دنیادا سیستەمەکە سیستەمێکی دیجیتاڵێ پێویستی بە کاش نییە یاڵیگرێ لەگەڵ خۆیان بەڵام کە دێتە هەرێمی کوردستان لەبەرەوەی هەموو ماوەڵەکان بە کاشە ناچارە بێت کاش لەگەڵ خۆیان بێنێ کە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە هەز بە سەلامەتی نەکات کە هەز بە سەلامەتی نەکات تەبان ڕوو لە ناوچەیەک ناکە کە هەموو مامەڵەکانی بە کاش بێ ئەمە هۆکارێکە بێت لەوەی کە خەڵکی کەمتر بۆ واری گەشتیاری بێنە هەرێمی کوردستانەوە دووەمیشانەوەیە هەندێک جار ئێمە بانقی سیسماریمان هەیە بانقیەوە بەرهێنانمان هەیە ئەم بانقەوە بەرهێنانانە دەتوانن
قەرزی وەبەرهێنان لە کەرتی گەشت و گوزاریە بدەن بە وەبەرهێنەران تا بتوانن وەبەرهێنان لە کەرتی گەشت و گوزاریدا بکەن کە تۆ سیستەمێکی بانقی جێگیری نەبێت و ئەم بە شێوازە بانقانە ئەم نەوع بانقانە نەبێ ئەم جۆرە بانقانە نەبێ کەواتە دووبارە بە شێوەیەک لە شێوەکان چالنجێکی ڕێگرێکی هەیە لەوەی کە وەبەرهێنان لە کەرتی گەشت و گوزاریدا بکرێت هەتا نوێگەری لەم سیستەمە بانقیدا نەکرێت کە ئێمە هەمانە بەدڵنیاییەوە یەکەمەوە بەرهێمەنان کەمتر دەبێتەوە چ لە نەکە لە کەرتی گەشت گوزاریە بەڵکو لە کەتەکانی کێشە کەرتی پیشسازیە و کەرتی کشتتوکاڵە لەمانە وەبەرهێنان کەمترە بێتەوە دووەمیشان خەڵکانێکی وەبەرهێنەرانی دەرەوەی عراق وەبەرهێنەرانی دەرەوەی هەرێمی کوردستان کەمتر ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن چونکە متمانەیان نییە بەوەی کە پارەکەیان دڵنیایەکی لە پشتەوە بێ یاخود ئینشۆرانس کرابێ ئەو پارەی کە لە هەرێمی کوردستانەوە بەریهێنن و هەروە گەشتیارانیش ڕۆ لە هەرێمی کوردستان ناکەن چونکە یەکەم دڵنیانی لەوەی مامەڵەکانیان چۆن بکەن بە کاش بکەن یان بە کارت بیکەن چونکە لە وڵاتی خۆیان لە شوێنی خۆیان بەوە ڕاتون هەموو ماوەڵەکانیان بە دیجیتال بکەن بە شێوەی ئەلکترۆنی بکەن کە ئێنێ هەرێمی کوردستانەوە هەموو مامەڵەکانیان بە کاشەکەن تۆزێک بەلایەنەوە ئەم جۆرە میتیۆدەی پارەدانە غەریبە بێ ئەمە یەکێک لە گرفتە سەرەتاییەکانی گەشتیاران ئەم سیستەمی بانقیەکە ئاماژەت پێدا باشە خات و ئەمیرا بێمە لای بەڕێزت دکتۆر ئارام ئاماژەی بەوەدا کە دەڵێت یەکەم شت دەبێت متمانە بگەڕێتەوە بۆ بانقەکان لە نێوان هاوڵاتیان و بانقەکاندا کە ئەمەش ئەرکی بانقەکان بۆ خۆیانە و لەگەڵ حکومەتە ئەرکی حکومەتە جا پێم خۆشە بەڕێستان لە ڕووی بانقەکانەوە یاخود بانقەکان دەبێت چی بکەن بۆی کە متمانەی هاوڵاتیان بەدەست بێنن بۆی کە هاوڵاتیان بڕۆنە بانقەکان و کارتی بانکی دروست بکەن و پارە لە بانقەکاندا بنێن بەنسبەت ئەوەی کەکەوە کاگ ئارام زۆر تەواوە زۆر وایە ڕاستە ئەبێ متمانە بگەڕێتەوانێ بۆ بانکەکان کە بانک لە هەموو وڵاتێکا لە دروستبوونیە یعنی ئەساس فلتەهی شوێنێکی ئەساسیە یعنی مەزدەڕێکی ئەساسیە بۆ پێشکەوتنی ئەو وڵاتە بۆ ئەمانەتی ئەو وڵاتە لە هەموو یعنی ناحیەکانەوانێ ینی بانک ئەمودی فەقەریە هەر لە بە هەموو چۆن ئەڵی لە دەوائیرەکە فەرمانگەکانی شاکاڵی بەشی ژمێریاری ئەمودی فەقەریە ئەو شوێنەیە ینی بانکیش ینی ئاوایە ینی فکرێکی زۆر گەورەیە لە ناو دەوڵەتە لەبەرەوە بێ زۆر گرنگی بە بانک بێرێت هەموو کارە ڕئیسیەکان لە بانکەوە ئەکرێت بێ متمانە هەر بگەڕێتەوە بۆ بانکەکان ئەوەش ئیشەڵا بێ حکومت خۆی هەنگاوی بۆ بنێت بە تەمیلکردنی بانکەکان بە مەبالغی گەورە بە گەڕانەوەی سیولە بۆ بانکەکان بۆی هاوڵاتی کە جارێک دوو جار پارەی دانا لە بانقا و هاتۆ بە ئاسانی وەریگرتەوە و دڵنیا بوولەوە کەوا پارەکەی هیچی بەسەر نایەت ئەوش لە جاتەوەی لە ماڵەوە داینێ ئەوە تا لە سۆشیال میدیاکانەوە هەمومان ئەیبینین ڕۆژانە پیاوێک لەم ڕۆژانە پارەکانی ماڵەکەی سوتا بوو پارەکانیشی سوتا بوو یعنی پارەکەشی نەما بوو ماڵەکەی پێ دروست کاتەوە ئەگەر بانک هەبێ و متمانەی بە بانک بێ بۆ لە ماڵەوە دای ئەنێت دوو جار ماڵی وێران بووە بەڵێ باشە خات و ئەمیرە متمانە گەڕانەوە بۆ بانک زۆر گرنگە لەگەڵ ئەو متمانەیە کە ئاماژەکە لەلایەن حکومەتەوە ئەبێ بە ڕئیسی بە دەرەجە یەک لەلایەن حکومەتەوە باشە یەکێک لەو خاڵانەی کاڵەی متمانە بگەڕێتەوە بۆ بانکەکان و لە نێوان هاوڵاتیان و بانکەکاندا بەڵام یەکێک لەو ترسانی کە هاوڵاتیان هەیەە بەرامبەر بانکەکان دەڵێت ئێمە ترسێکمان هەیە لە وەی کاتێک ئێمە پارە دەبین لە بانکەکان نادایدانێن ڕەنگە دوای ماوەیەک یان دوای چەند ساڵێک بانکەکەی فلاسبوونی خۆی ڕاگەیەنێت و پارەکەمان تیا بچێت لە حاڵەتێکی وایە ئەگەر بانک ئیفلاس کات یان بڵێ ئیفلاسبوونی خۆی ڕاگەیەنێت ئەو کاتە کێ قەرەبووی و هاوڵاتیانە دەکاتەوە کە پارەی لە بانکەکان داناوە لە من لە مەدای یعنی وەزیفیمان ینی بانقی حکومیم نەبینیوە ئیفلاسکا بەو شێوەیە نەتوانێت 100% پارەی کەسباتەوە شتیوان نەبووە لە ساڵەکانی نەوەکانیشە هەر قەیرانێکی گەورەی دارایی هەبوو ئەوە بوو پارەی هاوڵاتیانیان نەئایایە بەڵامی تر ئەوە بوو لە ئاخریە
هەموو پارەی خۆیان وەرگرتەوە ینی لە حکوومەتە نافەوتێ چونکە تۆ حسابێکت هەیە لەو بانقا ڕسیدێکت هەیە دەفتەرت هەیە مستەمسەکاتی هەیە ئەولیاتی هەیە بەڵام کاتی ئەکرێ بڵین لە کاتی خۆیان وەری نەگریان بەش وەری گریت بەڵام ناکرێت 100% پاریان فەوتابێ نەبۆشتی وان نییە لە حکوومەتە من بۆ بانقی ئەهلی ناڵێم لە بانقی ئەهلیا ڕمبێکم ڕووی هابێەوە بەس لە بانقێک حکومیەکانە قەت ئەوە ڕوونایە قەلانەکانی لەلای حکوومەت کاتیە بەڵێ بە بەردەوامی نیە تر کە کاتێک ئەوەیە کە قەیرانێ دروزە بێت ڕاستە پارەکە مەسەرۆک و خۆی وەری ناگرێتەوە بەڵام هەر بەش وەری شیەگرنەوە قەت نەبووە 100% یەکێک بێت و ئێمە بڕین پارەتان نایێنی و نییە و پارە ئەوە هەر بەش وەری گرتووە نەفەوتاوە پارەکان نەفەوتێ پارەکەی باشە دکتۆر ئارام بانکەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆ ئێستا بلەم قۆناغی ئێستا هیچ ترسێکی لەو شێوەیە هەیە کە ئیفلاسکات یا ئیفلاسبوونی خۆی ڕاگەێنێت خۆی ئابوووریەکە و چۆن باسی دەکرێت بانقا حکومەکانی هەرێم ناڵێن بەڵام بە بانقا هەلێکانیشی ئەوانی کە لە هەرێمی شەکەن هەمویان مۆڵەتیان لە بانقی ناوەندی عراقی وەرگرتەوە ئەمانە ڕێژەیەک دڵنیاییان داوە بە بانقی ناوەندی واتە لە سەدا بۆ نمونە لە 115 بۆ لە 120 تەواوی و سەرمایان کە هەیەە دایانە بە بانقی ناوەندی لە کاتی ئیفلاسبوونی ئەو بانقانە دەتوانێت قەرەبووی ئەوانە بکاتەوە هۆڵاتیانە بکاتەوە کە حسابی بانقیان لە بانقا ئەهلیانە هەیە و پارەکانیان نافەوتێ خۆی مەسەلە فەوتانی پارە نییە لێرە مەسەلە وەیە ئاسانکاری دەست ڕاگەشتن بەو پارەیە ئێستا خاتو ئەمیرە ئاماژەی بەوە کرد کە هاوڵاتیانی هەرێم لە ساڵانی نەوەدەکانیشا ئەوە بۆ پارەیان لە بانقا بۆ بەڵام ناتوانیەوە بە ئاسانی ڕایکێشنەوە بەڵام لە کۆتاییدا هەر بانق بە شێوەیەک لە شێوەکان چ بە ئەقساد بێ چ بە ساڵانە بێ ئەم پارەی یاوەتە بۆ هاوڵاتی بەڵام ڕەنگە هاوڵاتی بێئەمەل بوو یەکەم بێئەمەلبوونی هاوڵاتی دووەمیشیان کە من پارە لە بانقدانێم دەبێ بانق ئەو متمانەیەم پێ بدا و بەڵێنم پێ بدا کە هەچ کاتێک منویستمەوە پارەیە ڕاکێشمەوە سەحبکەمەوە شەر نییە سەحبکردنەوە ئەوە بێ بە کاش ڕاکێشیتەوە شەرتەوەیە من لە کڕینی خانوویەکە لە کڕینی بڵێم شتومەکێکە یاخود مڵکێکە کە چەکێکم بۆ بانقەکە نووسی بانقەکە بتوانێت سیقە بەو چەکە بدات و پارە لە حسابەکەی منەوە بگوازێتەوە سەر ئەو حسابەی کەسی فرۆشیاری بۆ نمونە مڵکەکەیە شتومەکەیە کە بە مین فرۆشتەوە ئەبێ بانق ئەو میکانیزمە جێبەجێ بکە ئەگەر لە نێوان بانقەکانی هەرێم و بانقە هەلێکان و بانقە حکومەکانە و بانقی هەرێم و بانقی فیدراالیە بانقە فیدراالەکانی عراق ئەم پەیوەندیە بێ ئەو کاتە کێشەی نەبوونی سیولەیش نابێت بۆ نمونە ئەگەر من حسابێکم لە بانقی باخانە هەبێ بڕۆم بانقی باخان بڵێ من سیولەم نییە ئێستا پارەکەت بدەبێ ئەگەر پەیوەندیەکە بێ لە نێوان بانقی باخان کە بانقێکی حکومیە لەگەڵ بانقی TBI واتە بانقی بازرگانی عراقی من ئەتوانمەوە پارەیە لە بانقی بازرگانی عراقی ڕاکێشمەوە یاخود بانقی باخان پەیوەندی بە بانقی بازرگانی عراقیەوە کات پارەی لێ سەحبە کاتەوە تەوانەوە بە ساری فایدەیە بێ لە بینی هەردوو بانقە و بتوانێت قەرەبووی پارەکەی من بکاتەوە واتە بتوانێت ئەو پارەی کە منویست و بە لەو بانقە ڕاکێشم بمداتێ ئەم کێشەیە نامێنێ ئەگەر میکانیزمێکدا بنرێت بۆ بەستنەوەی هەموو بانقەکان لە هەرێمی کوردستان و عێراقا ئەم کێشەیە نابێت کە کێشەی نەبوونی سیولەیە هاوڵاتیانی هەرێم و هاوڵاتیان تا ڕادێک ئێستا ئەو کێشانە چارەسەر کراوە لە عێراق خواروێ عێراق بەڵام هاوڵاتیانی هەرێم هێشتا بەو بەدەست ئەو کێشەیەوە ناڵێنن ئەمەش بۆتەوە ئەوەی کە مەتمانەیان بە بانق نەبێ سەلەن یەکێک ئێوێ ئەڵێ من پارە کۆکەمەوە یاخود پارە تەوفیرەکەم بۆ ئەوەی بتوانم سبەینێ خانوویەکی پێ بکڕم سیارێکی پێ بکڕم ئەم تەوفیرە ئەگەر بیخاتە بانقەوە لەوانەیە بە ئاسانی نەتوانێت ئەم پارەیە ڕاکێشە سیارەکە یان مڵکەکەی پێ بکڕێ چونکە لە ئەمڕۆ ڕاتە بانق ئەڵێ بە یەکجار ئەڵێ پارەمان نییە هەفتەیەکەوە دوو هەفتێکەوە یان بۆ یەکا بە ئەقساد تەبعان کەسی فرۆشیار ئەم پارەی بە ئەقساد نایە بە ڕاستەخۆیەوێ هەموو پارەکەی وەرگێ
بەڵام ئەگەر حکومەت لێرەیە ئەو میکانیزمە دروستکە لە نێو بانقەکانە لە نێوان بانکانە دەتوانێت بانقی باخان چەکێک بۆ کەسەکە بکات لە بانقیکە و پارەیە وەرگێ و مامەڵە بازرگانێکی خۆی پێوە بکات وهروە حکومەت دەتوانێت لەسەریەوە کۆمەڵە ڕێکاری یاسایی دروستکە لەسەر هاوڵاتیان و لەسەر فرۆشیاران و لەسەر فەرمانبەرانی بسەپێنێ کۆمەڵە ڕێکار و یاسا بسەپێنێ کە هەندێ مامەڵە هەیە لە سنوورێکە بۆ نمونە لە $10,000 نابێت لە دەرەوەی بانقاوە بکرێ ئەبێ بانەمەوەی بەڕێکاری بانقی بکرێ واتە بە چەک بکرێ ئەگەر تۆ لە $10,000 کاس زیاتر بەدەستەوە بوو لە دەرەوە ئەم مانای وایە بەڕێکارێکی نایاسایی ئەم پارە پیا کردەوە و دەبێت بە یاسایی بکرێ تۆ ئەگەر دەتەوێت خانوویە بکڕی دەبێت بە چەک بیکڕی چەکێ بنووسە بۆ ساحەبەی کە خانووەکەی ئەفرۆشێ و پارەکەی لە ژمارە بانقی تۆ چێت سەر ژمارە بانقی کەسی فرۆشیار. بەڵێ کەواتە هەروەک ئەوەی کە خاتۆمیرە باسی کرد بابەتی ئیفلاسبوونی بانقەکان لە بانقە حکومیەکانە ڕەنگە هەر نەبێت ئەگەر هەش بێ ئەوە بوو کە ئاماژەی پێتر لە ساڵی نەوەتەکانە بەڵام بانقە ئەهلیەکان ئەگەر هەبێ ئەگەری ئەوەی هەیە کە ئیفلاسکە بەڵێ بەڵام لە هەمان کاتە لەبەرەوەی بانقە ئەهلیەکان مۆڵەتیان لە بانقی ناوەندی عێراق وەرگرتەوە بانقی ناوەندی عێراق ملزمە بەوەی کە قەرەبووی ئەو کەسانە بکاتەوە کە حسابی بانقیان لە بانقە ئەهلیەکە کەواتەش ئەوە هەواڵێکی خۆشە یعنی لە هەموو حاڵەتێکە هاوڵاتی حەقی نافەوتێ بەڵام وەکو وتم تۆ سیستەمی بانقیت بۆچی هەیە بۆی ئاسانکاری بۆ وڵاتیان بکە ئەگەر تۆ ئاسانکاری بۆ هاوڵاتیان نەکەی لە دەستڕاگەیشتن بە پارەکەیە کەواتە سیستەمی بانقیت بۆ هەیە یعنی دەبێت بانقە و مەتمانەیە دروستکە لای هاوڵاتی کە دەتوانێت بە ئاسانی ئەو مامەڵە بازرگانی کە دەیەوێت جێبەجێکە یاخود ئەو مامەڵایی کە بە پارەکەی بیکات بە ئاسانی بۆی جێبەجێ بکات ئەو میکانیزمی کاماشی پێدی دکتۆر هەتا ئێستا لە هەرێمی کوردستانە بوونی نییە کاتێ بچیتە بانقێک داوای بڕەپارێکی زۆر بکەیتەوانێ بڵێ لای من نییە لەگەڵ بانکێکی بازرگانیە هەماهەنگی هەبێت و لێوەریتی تا ئێستا هیچ میکانیزمێک نییە بۆ ئەوەی هەروەکو خاتوەمیرە ئاماژە پێدا تەنانەت لە نێوان بانقە حکومەکانیشەوە میکانیزمە نییە چ جای بگات بەوەی نێوان باقی حکومی و ئەهلیە زۆر باشە باشمەوە لێ خاتوەمیرە هەڵبەت لە هەرێمی کوردستانە بانکمان هەیە حکومیە بانکی ئەهلی هەیە و لەگەڵیشیدا بانکی نێودەوڵەتی هەیە بەڕێستان وەکو شارەزایەکی بانکی ئەگەر هاوڵاتیەک بڕەپارێکی هەبێ بیەوێ لە بانکدانێ کام بانکیان باشترە سەرکەوتوترە و گونجاوترە بۆی کە پارەی تیادا بنێ والله خۆی ڕاست یعنی ئەوەی کە من تەجروبەم هەبوو بێت لە ئەسنای وەزیفی خۆمە بەڕای من هەر بانقە حکومیەکان زەمانە زیاتر زەمانە ینی بە شەوە کە تۆ ئەو دقەیکەیت ئەڵێ پارەکە نییە بەس هەر زەمانە بۆ ئەوی کەوا وەکو پێشتریش باسم کرد پارەی هاوڵاتی لە لای حکومەت نافەوتێ بە هەر ڕۆژە لە ڕۆژان تعویز ئەکرێتەوە وەکو ئاماژەم پێەیە بە ئەقسات هەر ئەیرێتەوە یعنی نەبووە و نەکراوە پارەی هاوڵاتی بفەوتێ لە بانقی حکومیە هەر بانقە حکومیەکان باشترە هەر ڕێزم هەیە بۆ بانقە ئەهلیەکانیش بەڵام ئەوەی بینی ومانە بانق هەبووە ئیفلاسی کردووە تعویزی هاوڵاتیەکانی نەکردوێتەوە من کەسانی نزیکی خۆم کە لە چادەورم بوون ئەو حاڵەتیان بەسەر هاتووە یانی ئەوە تەجروبەیە کە خۆم بینیومە بە چاوی خۆم کە ئیفلاسی کردووە خاتووە میرە چەندێک پێش ئێستا ساڵی کەی بووە چۆن بڵێ تەجروبەکە ئەگەڕێتەوە بۆکە یان مەبەستمەوەیە چ ساڵێ بووە ینی ماوەی چەندێک پێش ئێستا بۆ کە بانقێک ئیفلاسی کردبێت و پارەی نەگەڕانەوە بانقی وەرکە هەمووی چەند ساڵێکە لە 2000ەکانە بووە ینی ئەوە نزیکترین کاتە نەیتوانی پارەی ئەو هاوڵاتیەکان باتەوە ئێستش خەڵق ئەناسم یەت پرسیار لە منەکە لێرە ئەڵێ مەسەن چەند دەفتەرێکم لەو بانقەداناوە پارەکەم نەماوە کەس تعویزی نەکردومەتەوە بەڵام لە حکومیە نییە شتیوە ئەو ڕەسیدە و هەر مەوجودە هەیە هەر ینی پارێزراوە بەڵام ئیترەوە قەیرانە دارایەکە وەختیە کە دروست ئەبێت لەو کاتەیە بەسەر ناتەوێت ئەو دقی کە تۆ ئەتەوێت نییە بدەینێ ئەوە ڕوویاوە بەڵام ئەوە نەبووە بڵین بڕۆ تۆ ساحەبی پارەکەت نیت و فەوتاوە و نەماوە شتیوان نییە بەڵێ
ئەی بانکە نێودەوڵەتیەکان خات و ئەمیرە ئەوانی کە لەقیان لە هەرێمی کوردستان یا لە زۆربەی وڵاتاندا هەیە ڕەنگە تا ڕادەیەک متمانەیەکیان لای هاوڵاتیان دروست کردوێ بۆ پێی کە لەقیان هەیە لەسەر ئاستی جیهانی ئەمانەش بە هەمان شێوە ترسی ئەوەی هەیە کە پارەی تیادا دابدرێت یان باشترە لە بانکە ئەهلیەکان دەوڵەتیەکان بانقی نێودەوڵەتیەکە ئەوانە خۆیان مەسەرەن ڕێکاری یاسایی باشیان گرتۆتە بەر حساب بۆ ئەوە ئەکەن کە تووشی قەیرانی داراییەکی وانە بن هەڵبەتە سیستمی تایبەتی خۆیانیان هەیە زیاتر لە پێشەوەن زۆر لە پێش ئێمەون و زۆر لە پێش ئەوە ئەهلیەکانەکە لێرەوەیە طبعاً حتمما ئەوان باشە بەڵێ دکتۆر ئارام دەسەوورەکەم ئەوان هەر باش بن دەستخۆش خاتەمیرە دەکرێت بانکە ئەوان کە ئیش ئەەکەن مستقبلی زیاتر ئیشەکەن بەڵام من وەکو خۆم ینی وەکو پێشنیارێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرا مەسەرەن بڵێن دانانی سندوقێکی سامانی نیشتیمانی ئەو سندوقی سامانی نیشتیمانیە مەسەرەن لە نیوەی داهاتەکە ڕۆژانە بخرێتە ئەو سندوقەوە بۆ کاتێکە تووشی قەیرانی دارایی ئەبێ وەکو کوردیەکەی خۆمانە لێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش لەو کاتی قەیرانانەیە توانن لەو سندوقە ئەو پارە پاشەکەوتیان دەربێن و ئیسفادەی لێ بکەن. بەڵێ ئەم پێشنیارەتان بەنووسراو بەرز نەکردوێتەوە خاتوە میرە؟ نە وەڵڵاهی بەرزم نەکردوێتەوانێ بەڵام پێشنیارێکی خۆمە ئەو سندوقی سامانی نیشتیمانی زۆر زۆرورە کە ئەبێ هەبێ بۆ هەموو نە قەیرانی دارایی بۆ قەیرانی ئەوە لافاوە زریانە وڵاتە ینی هەموو شتێک تۆ چاوەڕوانی ئەەکەی بۆ هەموو شتێک باشە ئەو سندوقی سامانی نیشتیمانیە یان مەسەرەنکردنەوەی ئەژماری بانقی بۆ هەموو هاوڵاتی و بۆ موچەخۆران اینجا مەسەن بەستنەوەی بە ناوەندەکانی کڕین و فرۆشتنەوە بیبەسرێتەوە بۆەوە مەسەلەن ئەوەش هەر زۆر باشە حکومت لێ باشە دیسانەوە هەر پارێکی زۆری بۆ ئەگەڕێتەوە و خەڵق ئەتوانێت کڕین و فرۆشتن هەر بە ڕقم بکات. بەڵێ زۆر باشە خاتۆ میراگەڕێ بۆ لای بەڕێزله بەر هەنگاویشیان ناوە ئیشەڵا بەرەو پێشەوە ئەڕۆین لە مەودووە هەنگاوی زۆریان بۆ ناو لە بەرنامەیانە ئیشەڵا شتی باش بکەن. ئینشاءڵڵا. دکتۆر ئارام دەکرێت بانکە نێودەوڵەتیەکان بە چەند هەنگاوێک لە پێش بانکە ئەهلیەکانەوە بن و بەراوردێک بە بانکە حکومیەکان؟ خۆی سیرکات کاڵەن بانقێک لە هەرێمی کوردستانە کار دەکات یاخود بانقێک لە عێراقدا کار دەکات ئەم بانقا مۆڵەتی لە بانقی ناوەندی عێراقی یاخود بانقی ناوەندی هەرێم وەرگرتووە. لە کاتی ئیفلاسکردنی ئەم بانقدا چ بانقی ناوەندی عێراقی چ بانقی ناوەندی هەرێم ملزمە بەوەی کە قەرەبوویەوە هاوڵاتیانە بکاتەوە کە حسابی بانقیان هەیە. ئەوە نیە خاتوو ئەمیراڵێ یەکێک لە بانقەکان ئیفلاسی کرد و پارەشی نەکردووە. کەواتە لە مەسەلەکە میکانیزمەکە مەسەلەکە ئەوەیە کێشەیەک هەیە لە میکانیزمی دانی مۆڵەتدان بەو بانقانە. یعنی تۆ چۆن مۆڵەت بە بانقێکە دەی کە دەزانی ڕوبەڕووی ئیفلاس بوونە بێتەوە و هیچ دڵنیایەکی هیچ پارێکی دڵنیایی نییە لە بانقی ناوەندیە کە بتوانێت قەرەبووی لاقل قەرەبووی هاوڵاتیان بکاتەوە کە پاریان لەو بانقایە داناوە. ئەمە پەیوەندی بۆ میکانیزمەوە هەیە کە بانقی ناوەندی میکانیزمی مۆڵەتدان بۆ بانقە ئەهلیانە ئایا بە چۆن متمانە بۆ بانقانەیە کات کە بتوان کاروبارەکانیان بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە بەرن. دووەمیشیان ساڵانە مەسەلەن بۆ نمونە بە ئەمریکا بێنەوە ساڵانە بانقی فیدراڵی ئەمریکی واتە بانقی ناوەندی ئەمریکا بەردەوام تێست بۆ ئەو بانقانەیە هەموو بانقەکانەکە کە مۆڵەتیان هەیە لە لای بۆی بزانێت تا چەند ئەتوانن بەرگەی قەیران بگرن و ئایا ڕوبەڕووی فلاسبوونە بوونەوە یاخودنا. ینی دەبێت میکانیزمێکی چاودێریکردنیش بۆ بانقە ئەهلیەکان دابنرێ بۆ ئەوەی بزانێ ئەم بانقە توانای ئەوەی هەیە ئەو هەموو پارەی کە دێتن نێو بانقەکەیەوە ئەو سیولەی کە دێتەنە نێو بانقەکەیەوە بە شێوەیەکی ڕێکوپێک بڕێەوە با یاخودنا و ئایا توانای ئەوەی هەیە کە لە کاتی قەیرانە ئەگەر هاوڵاتیان پێویستیان بە پارە هەبوو بتوان پارەکانیان لەو بانقە ڕاکێشنەوە یاخودنا. ئەمە پەیوەندی بۆ میکانیزمەوە هەیە یعنی پەیوەندی بۆ نییە کە
بانقێک لە دەرەوە هاتووە لێرە ئێستا مۆڵەتی وەرگرتووە و دووبارنی ئەڵێ منی فلاسم کردو پارەم پێ نییە پارەی هاوڵاتیان بدەمەوە کەواتە حکوومەت یاخود بانقی ناوەندی هەرێم یاخود بانقی ناوەندی عراقی لێرەدا کاری چییە؟ دەبێت قەرەبوویەوە هاوڵاتیان کەواتە دکتۆر لە کاتی پێدانی مۆڵەتە بەکردنەوەی بانقێک گرنگە کە بزانێ ئامانجی دامەزراندن و دروستکردنی ئەم بانکە چییە؟ ئایا بۆ بەرهێنانە گەشە پێدانە یان تەنها پێدانی قەرزە بە هاوڵاتیان؟ دروستە؟ بالضبط ینی نوعەتی بانقەکە ئەمە لایەنێکی مۆڵەتەکەیە. دووەمیشان تۆسەگانن بۆ کاریە و بانقەیەکەی ئەو مستەسمرەی کێت ئەم بانقە دامەزرێنێ ئەبێ بزانی ئایا توانای ئەوەی هەیە ئەو سەرمایی کە دەیڵێ من ئەوەندە سەرمایم هەیە توانای هەیە ینی پاڵپشتی ئەو پارانە بکات ئەو ژمارە حسابیانە بکات کە لە بانقەکە هەیە یاخودنا. ئەمە ئەم میکانیزمی چاودێریکردن و میکانیزمی دانای مۆڵەت بە بانقە ئاهلیەکان ئەمە هەمە بانقی ناوەندی هەرێم هەمە بانقی فیدراڵی عراقی بێ. من دڵنیام بانقی فیدراڵی عراقم میکانیزمی هەیە لەبەرەوەی تا ئێستا ئەگەری ئەوەی کە بانقێک لە بەغدا ئیفلاسی کردبێ زۆر کەم بۆ واگەری ئیفلاسیشی کردبێ حکومەت قەرەبووی یاوەتەوە ئانی بانقی ناوەندی بەغداد قەرەبووی ئەو هاوڵاتیانەی یاوەتەوە کە ژمارە حسابیان لەو بانقە ئاهلیەدا. بەڵێ باشە خاتو ئەمیرە کە باس لە حسابی بانکی دەکرێت کە باز لە کارتی بانکی دەکرێت بەڕێستانە و شارەزایەکی بانکی پێم خۆشە بۆمان ڕوونکەیتەوە کە چەند جۆر ئێمە کارتی بانکیمان هەیە کە هاوڵاتیان بتوانن بەکاری بێنن ماوەڵی پێ بکەن. یعنی چۆن کارتی بانک ئەو کارت و ئەوە بەڵێ ماستەر کارتە ڤیزا کارتیان چەند جۆری ترمانە ئەوە لەوکو لە بانکە حکومیەکانە هیچ جۆرە کارتێک نییە لە ئێستاە لە بانکە حکومیەکان هیچ جۆرە کارتێ بەکار نایەندرێ. باشە بانکە ئەهلیەکان خەڵکەکە خۆی هاوڵاتیەکان یان موچەخۆرەکان خۆیان ڕۆکەنە بانکەکان و حسابێکی بانقی خۆیانیان هەیە هاوڵاتیەکان لە لای ئێمە حسابمان بۆ کردوونەتەوە ئیتر پارێک ئیداعەکەن و کەی بیانوێ دەفتەرچەکیانیان دەفتەری تەوفیریان هەیە یان پارەکانیان وەرەگرنەوانێ لە حکومیەکانە هیچ جۆرە کارتێکی کە نییە لەوە زیاتر. بەڵێ ئەی لە ئەهلیەکانە لە ئەهلیەکانە گرین کارت هەیە و ئایدی کارت هەیە و ئەمانە هەیە بەڵام ئیتر ئەوەی کەی من زۆر ئاگادار نیم بڵێنکی تر هەبێ هەر ئەوەی کە من ئەزانم گرین کارت و ئایدی کارتە. باشە با لە دکتۆر ئارامیش بپرسین دکتۆر ئارام لەسەر ئاستی جیهانی چەند جۆر کارتی بانکی هەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقا چەند جۆریان بەکارهێنرێ ئەوەی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی هەیە لە هەرێمی کوردستانیشا بەکارهێنرێت ئەوەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقا تا ئێستا بەکارهێنرێ پێوترێت دێبت کارت. ئەو دێبت کارتە بەسراوە بە حسابی جاریتەوە. حسابی جاری واتە بڕی ئەو پارەی کە هەتە لە حسابەکەتا دەتوانانی تەنها ئەو پارەیە بەکاربێنی. بەڵام لە جیهاندا چەند نەوەیەکەیە دێبت کارت هەیە و کرێدیت کارت هەیە. کرێدیت کارت ئەوەیە کە بانقەکە پێشتر هەندێک قەرز دەداتێت تۆ ئەم قەرزە بەکارێنی لە مامەڵەکانتا و لە کڕین و فرۆشتنا و پاشان لەسەری مانگەکە بڕی ئەو پارەی کە سەرف کردووە دەیدیتەوە. ئەمە دوونەوە کارتەکە لە جیانە زۆر بەکارهێنێ بەڵام ئەوە وەکوتم لە هەرێمی کوردستانی عێراقا تا ئێستا و جۆرە کارتی کە بەکارهێنێ کارتی دێبتە. بەڵام هاوڵاتیان تۆزێکی تێنەگەیشتنێک هەیە بەرامبەرم شێوازی ئەم کارتانە پیان وایە ڤیزا کارت یاخود ماستەر کارت دوو هینی جیاوازن دوو جۆرە کارتی جیاوازن ئەمانە دوو جۆرە کارتی جیاواز نین ئەمانە دوو براندی جیاوازن وەکو دوو کۆمپانیای جیاوازن هەردووکیان هەمان متمانەیە. ئەمە دکتۆر ئەمە بەو شێوەیە نیە کە بۆ نمونەیەکیان ناوخۆی بێت و یەکێکیان نێودەوڵەتی بێت. نەخێر ڤیزا کارت و دێبت کە ماستەر کارت هەردووکیان نێودەوڵەتین پەیوەندی ئەو بانقاوە هەیە لەگەڵ ئەو کۆمپانیای ڤیزا خود کۆمپانیای ماستەر کارت و زۆربەی بانقەکانی عالم پەیوەندیان لەگەڵ ڤیزا کاردایە بە ناوێکی متمانە پێکراوە لە جیهاندا. بەڵام وەکو ئەوەی کە شێوازی بەکارهێنان ئایا جیاوازەیەکێ لە شێوازی بەکارهێنانی ئەم دوو کارتە بە هیچ شێوەیەک هیچ جۆرە جیاوازەیەک لە بنێوان ڤیزا یاخود ماستەر کاردانە
هەردووکیان هەمان فەنکشناڵێتیان هەیە، هەمان شێوازی بەکارهێنانیان هەیە و دەکرێت هەموو مامەڵەیەکی بازرگانیان پێوە کرێ. هەندێک کارتی کە هەیە وەکو دیسکەڤەر و ئەمریکان ئەکسپرێس ئەمە تایبەتن بە ئەمریکاوە وڵاتێکی وەکو ئەمریکاوە، ئەمانیش هەمان سیمات و هەمان تایبەتمەندی ڤیزا کارت و ماستەر کارتیان هەیە. تەنها جیاوازیە کە هەبێت لە نێوانم کارتانە دێبت کارت و کرێدیت کارتە. دێبت کارت بەسراوە بە حسابی جاریەوە کە هەتا ئەو پارەی هەتا پارە لە حسابی بانقییانە بێ ئەم ناتوانێت کارتە بەکارێن. بەڵام کرێدیت کارت ئەوەیە کە بانک متمانەت پێ دەکات، کرێدیت کارتت دەداتێ، بڕێک پارەی تێدەخات، تۆ توانی ئەم بڕە پارەیە بەکاربێنی، بەڵام لەسەری مانگەکەدا دەبێت ئەو پارەیە بدەیتەوە بە بانکەکە، چونکە ئەگەر لە مانگەکە تێپەڕێ فایدەیە چێت. کاتمان هیچ نەماوە وەکو کۆتا پرسیار ئەگە بە کورتی وەڵام بیت تۆ سپاس دەکەم. ڕەنگە کاتێک کە باز حسابی بانکی دەکەیت یاخود کە بازە کارتی بانکی دەکەیت چه هاوڵاتیان و تەنانەت بانکەکان خۆشیان ترسێکیان هەبێ بەرامبەر بە هێرشی هاک. ئەم هاکردنە یان چاودێریکردنەکەی دەبێت حکومەت چاودێری بکە یاخود ئەرکی بانکەکان خۆیانەکە؟ ئەرکی بانکەکە خۆیەتی کە سکیۆری کە سەلامەتی هەژماری بانقی دابین بکات، چونکە من ئەگەر بزانم بۆ ئەهلی یا بە حکومیش بۆ هەردووکیان ئەگەر من بزانم بانکەکە ناتوانێت حسابەکەی من بەس سیستەمێکی سکیۆریتی وایە بێ حسابەکەی من بپارێزێ، کەواتە من لەو بانقەیە ژمارە حسابی ناکەمەوە، ئەچم لە بانقێکی کایکەمەوە. ئەمە پەیوەندی بە کێبڕکەی نێوان بانقەکانەوە. من تا چند دەتوانم بۆ هاوڵاتیانی بسەپێنم ئەو بسەلمێنم کە ئەو حسابە بانقی لە لای من دەیکەنەوە حسابێکی بانقی سەلامەت و سکیۆرە، لەبەرەوە هاوڵاتیان و بەکارهێنەران زیاتر ڕوو دەکەنە بانقەکەی من. شتێک کەشکە ئەمەیە ئاماژە زۆر بە کورتی. هاوڵاتیانی هەرێم لەبەرەوەی کەس باوەڕیان بە سیستەمی بانقی نییە لە هەرێمەوە تا ڕادەیەک ئاشنا نەبوون بە سیستەمی بانقی، لە کاتی گەشتکردن بۆ دەرەوە تووشی کێشە دەبنەوە، چونکە زۆربەی ئەو پارەی کە پیانە بۆ گەشتەکەیان هەمووی بە شێوەیەکی کاشە و لە دەرەوە مامەڵەکان زیاتر بە شێوازی ئەلکترۆنی و دیجیتاڵی دەکرێت. دەبێت هاوڵاتیانی هەرێم لەوە تێبگەن ئەگەر هەژماری بانقییان نەبێت تووشی کێشە دەبنەوە لە کاتی سەفەر و گەشتەکانیانە بۆ دەرەوەی وڵات. لەبەرەوە تا زیاتر هەبوونی ژمارە بانقی تەنها بە فەرمانبەرانەوە بەند نییە، دەبێت هاوڵاتیای ئاساییەوەی کاسبکار هەمانەیە بگاتەوە قەناعەتی کە ژمارێکی بانقیە بێت. زۆر سپاس دکتۆر، مادومان کردی. زۆر سپاس بۆ دکتۆر ئارام قادر کۆکۆی کە بەڕێزیان سۆری ئابووری و مامۆستای زانکۆن. زۆر سپاس بۆ خاتوو ئەمیرە جەلال کە بەڕێزیان شارەزای بانکین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵی مەدامادە بوو. زۆر سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەدا. سپاس بۆ یۆشکە تا ئێستا بینەرمان بوون. کاتێکی خۆش بۆ گشت لە یەکتان، خواتان لەگەڵ.